باسی چەکدارەکانی چەتەکانی چەکدارانی داعش دەکەن لە شاخی خەرچۆ بەڵێ لە ساڵی 2017 کە هێزەکانی پێشمەرگە کشانەوە ئەو چەکدارانە لەوێ وەکو چەند جار لە کەناڵەکانی دیکەش و لای بەڕێزیشان باسمان کردێن لە شاخی خەرچۆغن باسیش کرایە لە کەناڵی ڕاگەاندن هەم لە کۆڕ هەم لە کۆبوونەوە بەڕاستی و چەکدارانی داعش لێ بوونەتە کێشە بوونەتە ژانەسەر بۆ خەڵکی ناوچەکە بە تایبەتی و دیهاتەکانی هەموو قەرات و بەشێکی کەندێناوە و دەوروبەری مەخموریش بەڕاستی هەندێک جار مەترسی بۆم چاندن و کردەوەی تیرۆریستیان لەسەرەوە بەڕێزیشان ئاگادار بوون کە خەڵکیشان شەهید کرد بە بۆم بووە ئاسایشی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لەو سنوورە شەهید کرد ئەوانە کێشەی گەورەن بۆ ناوچەکەەوە بە خۆشتان زان چەکدارانی داعش ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتین دژی هەموو مرۆڤایەتیەکن دژی هەموو ئینسانێکن بەڵام بەداخەوە دوای ئەو کێشە و ململانەیە سیاسی و سەربازیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا دروست بوو فەراغێکی ئەمنی دروست بوو لە سنوورانەیە ئێمە کە پێی دەڵێن ناوچە کێشە لەسەرەکان نەما هەواڵێکمان هەیە باز دەکرێت ناوچە کوردستانیەکانە بەڵام ناومالیە ناوچەی کێشە لەسەر کە سنووری مادەی سەرتوسیلی پێدەرێن لە کابینەکانی ڕابردوو چەندین جار لیجانی لۆ دروستکراوە چەندین کۆڕکۆبوون و لەسەرکرا بەداخەوە کێشانەی لای ئێمە چارەسەر نەکران و هاوپەیمانان ئاگادارن تەعالیفی دەولی بابرین ئومە متحیدە ئاگادارە ئەمریکا هەموو وڵاتان ئەو کێشە ینی بووتە کێشەیەکی تقریبا دەتوان بەندەزابرین کێشەی نێودەوڵەتیش بەداخەوە ئەو فەراغە ئەمنیەکە دروست بوو چەکدارانی داعش هاتن ئەو شوێنیان قۆستەوە ئێستا لە شاخی خەرچۆ خەتەرن ئەمە ماوەی سال پێ ساری ڕابردوو وەکو باسم کرد سێ زۆر شەڕمان کردن هەم شەڕی مەیدانیمان کردوون لەگەر هێزەکانی سوپای عێراق و دژە تیرۆری عێراق و هەندێک لە پێشمەرگە و کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆر زاریش خەڵکی تریش هاوکاریکردینە لە شەڕەکانی داعش لەبەرەوەی خەڵکی سنوورەکەین و 4-5 سال هەم شەڕ و هەم متابعیان دەکەین زۆر بەوردی ئاگاداری کون و کەلەبەر و شوێنەکانیانین ئەم بەڕاستیەوە ئەوە نایشارینەوە خەڵکی ناوچەکەش دەزان و دەشیانبینین کە هاتوچۆ دەکەنەوە لە شاخی خەرچۆغ لە دامێنی شاخی خەرچۆ بە درێژی 40 کیلۆمەتر ئەوانە بنکە و بارەگایان هەیە هەرچەندە لایەن فڕۆکانی هاوپەیمانان چەندین جار بارەگاکانیان کراوە تامانجۆ خەڵکی زۆریشان لێ کوژراوە بەڵام لەبەرەوەی ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتین و لەسەر سنووری بابرین نەتەوەکەی خۆیانن پشتیوانی دەکرێن هاوکاری لەلایەن هەندێک هێز و لایەنی سیاسی پشتیوانی و هاوکاری دەکرێن ئەوانە هەر مای سەرئێشەن لا ئێمە ناتوانانی بە تەحدید بەس باس بکەین کە ژماریان بە تەواوی چەندە بەڵام لە ساری 2017 هێزەکانی پێشمەرگە کشانەوە و سوپای عێراق هاتە پێش لە فەراغ ئەمنیەکە نزیکەی 700 تا 800 چەکداریان هاتنە سنوورە لە ماوەی ئەو 3 سارێک کە فڕۆکانی هاوپەیمانان و دژە تیرۆری عێراق و پێشمەرگەکان لە منتیقەی کەرکووک پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وانە لیاندان ژمارەیەکی زۆریان لێکوژراوە و خەڵکیشیان هەبووە جێ گۆڕچیان پێ دەکەن لەبەر لە ترسی تیارە و ترسی چاودێریکردنەوەانە ئێستا تەوەقوع دەکەم هەموو شاخی خەرچۆغ بابرین لە ڕۆژ ئاوا لۆ ڕۆژهەڵات نزیکەی 200 تا 250 چەکداری داعش لێمابی بەڵام گروپن خەرگ وا تێنەگەوانە مەفرەزەیەکن کە 100 کەس بێکەوانە هیچ گروپێکیان لە 5 کەس زیاتر نییە لە ترسی تیارە و لە ترسی چاودێریکردنی ئێمە و لە ترسی چاودێریکردنی هێزەکانی هاوپەیمانانە مەفرەزیان 3 کەس 4 کەس تا 5 کەس یانی گەورەترین مەفرەزیان 7 کەسە ئەوانە هەر لە پرسیاری یەکەم و دومیشت باسم کرد کە ڕێکخراوێکن ڕێکخراوێکی نێودەوڵەتی ناوانە لۆ خۆیان خەڵکی خۆیان هەیە تەنزیماتیان هەیە ڕێخستنیان هەیە لۆ هەیە تەعالیفیان لەگەر هەندێک هێز و لایەنی سیاسی هەبی هاوکاری دەکرێن ئەگەر نەهات و بڕێ ئەو ژمارە زۆرە چەکداری داعش لە شاخی خەرچۆغ بەبێ پشتیوانی خواردن و خواردنەوە بە تایبەتی شاخی خەرچۆغ هەر ئاوینی ئەوان ئەگەر ئاویان نەدرێتی ئەگەر کارەبایان نەدرێتی ئەگەر خواردن و خواردنیان نەگاتی بەڕاستی ئەوەندە چەکدارێک پێ چەکداریش ناتوانێت لە شاخی هاوکاریەوە دەبی خەڵکی ناوچەکە دەبی خەڵکی ناوچەکە ما و وەڵامە و خەڵک دەزانی وەڵامەکەی لایە پێویست ناکە من بابرین دەستی ئەوە لۆ هیچ لایەنێک درێژ بکەم بەڵام هەر هێزێک هەر لایەنێک تەقە لە چەکدارانی داعش نەکاتن ئەوە ناڕاستە خۆ دەکات پشتیوانی چەکدارانی داعش سەر شاخی خەرچۆغ لیوایەکی کاملی لێ سەر بە یەکەی هەشتان سەر شاخی خەرچۆغ سەر شاخکاوە هەموو شاخکە ناتوانن کۆڵی بکەن لیوایەکی کاملی یەکەی هەشتای لێ کە برادرانی پارتی سەرپەرشتیان دەکەن ئەمە ڕۆژێ هەتا سەردانی لای جەنابی وەزیری پێشمەرگەشمان کردن دەک نیگەرانی خۆمان دەربڕی بۆی کە بتوانین هێزی زیاتر بینە سەر شاخ خەرچۆغیان گۆڕانکارێک لەو هێزانە بکەن بەڕاستی هێزی یەکەی هەشتای لێە و لای دامێنی خوارەی نیوەی سیایەکە چەکداری داعشی لێەوە دێ دەشتایەکەش گوندەکانی
کەلەشخان و چارگۆمان و بەردی سپی و عەلی ڕەش و قەرات سووران و ئاسکەن ئەو ڕێزە گوندەش ئەوە هێزەکانی سوپای عێراقی لێ لە مانجی لە هاوینی ڕابردوو بەڕێستان ئاگادار بوون چەکدارانی داعش لە دیوی لەژێر دەسەڵاتی پێشمەرگە هێرشیان کردە سەر لیوایدا بەداخەوە 3 کوڕی قارەمان 3 پێشمەرگەیان شەهید کرد و داعشەکان ڕایان کرد خۆیان دەرباز کردووە لە مانجی ڕابردووش تقریبان بوویتە ماوەیەک دەبی دیسان هێرشێشتریان کردە سەر هەمان لیوا لە هەمان شوێن لە سەر زورگەزرا و لیوای دەلێوێندەر و بەداخەوە 2 پێشمەرگەی تریان لەوێندەرە شەهید کرد دیسان ڕایان کرد ینیمە مەلاحەزەمان هەبوو تێبینیمان هەبوو ڕەخنەشمان گرت هەم لە ڕاگەاندن هەم لە کۆبنەوەکانی خۆمان هەوڵ بدرێت لە هەر شوێنێک هێزێک چەکداری داعش هێرشی لۆ کرد کە نەیتوانی شەڕ بکەیان نەیتوانی مەقاومە بکە خەڵکی لێ شەهید کرد دەبی ئەو هێزە گۆڕانکاری لێ بکریم خۆشبەختانە من لێرە دەتوانم ئەو جارە چەند جارە ڕەخنەم لە جەنابی وەزیری پێشمەرگە دەگرت بەڵام ئەو جارە سوپاسی دەکەم دەستخۆشی لێ دەکەم هەم لە فەرماندە باڵەکانیان کە توانیتیان گۆڕانکاری لەو هێزە بکەن و ئەوی جارشتی کە چەکدارانی داعش نەتوانن بێن بەرەنگاری پێشمەرگە ببنەوە ئەمە خۆمان ئەوە ڕخنەی ڕاستە پرسیاری جەنابتە بەڵام ڕخنەی خۆشمانە ئەمە پرسیاریشمان ئاراستەی جەنابی وەزیری پێشمەرگەوە لە ڕووی سیاسیەوە لەگەر حیزبەکەی خۆشمان چکەمە لەو پەرلەمان و لە حکوومەتە شەریکین داوامان کردی هیچ وەڵامێکمان دەست نەکەوتێ لەبەرەوەی لێتی ناشارمەوەمە ئەگەر باسی شاخ و چیا بکەین دەبی باسی چەند عاسەیە یان چەند درێژە یان چەند بەرزە ئێستا لە قەندیل لۆ هەیە 10 حیزب 15 هێز چەند هێز خۆی لێ عشاردا و لەبەرەوەی شاخی قەندیل هەم شاخێکی درێژە هەم عاسەیە هەم ئاقاری چەند قەزا و ناحیەک بەیەکۆ دەبەستێتەوە بەڵام شاخی قەرەچووخ بەرزاییەکەی 800 مترە و درێژیەکەی نزیکەی 28 تا 30 کیلۆمەترە بەڕاستی کە هێزی یەکەی هەشتای لێ یان داعشی لێ ئەمە ینی ئەمە بە خۆمان داوامان کردوتمان ئەگەر بێت و سەر شاخی قەرەچووخ تەسمیلی ئێمە بکری ئەمە دەتوانین لێ نەگەڕین چەکدارانی داعش لە شاخی قەرەچووخ بمێنێنەوە خۆم هەم لە کەناڵی ڕاگەاندن هەم لە کۆبوونەوە هەم لە مەجلیسە سیاسیەکان داوامان کردی ئەمە لە خۆمان ڕادەبینین هەر کاتێک شاخی قەرەچووخ تەسمیل بە ئێمە بکرێ ئێمە وعدیان پێدەدەین بەڵێنیان پێدەدەین لە ماوەی مانجێک یەک چەکداری داعشی لێ نەمینێ بەڵام کاوان ئەوە بەخۆت دەزانی بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بارودۆخی سیاسی عێراق جەنابەت ئاگاداری ئەوە نیات و بتوانی برین خەتای فرانە لایەنە ئەو کێشەکە دەتوانین هەموو خەڵک دەزانی یعنی ئەمە قسەیەکە لە ئەمە زۆر جار قسە دەکەم خەڵکی جەماوەری مەتیقە دەکەمە شاید ئەمە ینی خەڵک دەزانی ئەوە کێشەی سیاسیە ئەو لەرچی ئەو یان ئەو لەبەر ئەو ئەمە و لە کۆبوونەوەش یانی مەکە ناگلێتوانە لە کەناڵەکەی بەڕێستان ئەمە لە کۆبوونەوەش لەگە تەعالف و لە حیزبەکەی خۆم و لەگەر وەزارەتی پێشمەرگە لە هەر شوێنێک هەر کەسێکی نیشتیمان پەروەر لە هەر حیزب و نەتەوەیەک بجێ لێگرتبینەمە بخۆم پرسیارم لێکردینە پێمان گوتینە ئەنگو ئەو ململانەی سیاسیە یان ئەو توزارەتە یان ئەو سیاسەتە قێزەونەکە بە چەکدارانی داعش دەکەن ئەوە ئەرکن لەسەر دانیشتوانی خەڵکی ناوچەکە زەرمەندی یەکەمن بەڕاستی ئەو سیراحی کە لە بینی لەتوان بریم لە هەرێمی کوردستانی جەتوەگەرم بەهار بین مەچۆکان بریم وڵا ئەمە لە هەرێمی کوردستان زۆر تەباتفاقین ئەخەوە بوختانە بە خۆمانیدا دەکەین ئەمە ناتەبای ناتفاقین بەڕاستی و بێزگەلەوە حکوومەتی ئێمە لەگەر حکوومەتی بەغداد ناتەبای و ناتفاقێک لەسەر خاک و لەسەر ناوچە کێشە ڕاستە لەسەر مەسەلەی نەفت لەسەر مەسەلەی کورسی لەسەر مەسەلەی پۆست و پلا اتفاقیی باشن لە بینێ بەڵام لەسەر کێشە نەتەوایەتیەکان بەڕاستی خەمساردێکێک زار زۆر هەیە یعنی ئەوە بەخۆش دەزانێمە لە هەڵبژاردنی ڕابردوو بازی ئەو خەمساردێشماندا خەڵک نیگەرانە خەڵک گلەیی هەیە خەڵک ڕخنەی هەیە لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان پەرلەمانی کوردستان لە ئاز داخوازی خەڵکی ناوچەکەدانی بە تایبەتی خەڵکی ناوچە کێشە لەسەرەکان بچینە زۆر جار پرسیار لەمە دەکرێت لۆ ئەنگۆ زیاتر گلەیی دەکەن خەرەمە ئەو 4-5 سارە کەتوینەتە ژێر ڕەحمەتی تیرۆریستانی چەکدارانی داعش تا ئێستا ئەو پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمە وەفدێکی لە ماوەی 4-5 ساڵ ڕقەمە ئەو هەموو کەناڵە باز دەکەوە بە دەیان بینن هاتن ڕسمیان دەگرن تیاری چاودێری ڕسمیان دەگری خەڵکی مەتیقە بە چاوی خۆیان دەیان بینن و پێشمەرگە دەیان بینی ئەتوبری و نەری پێشمەرگەش هەواڵگیری هەیە و حیزبانە هەموو ئێستا جەنابەت گەنجی لە شوێنێک ڕخنەک دەگریان ناو یەک مەسئولینی لە شوێنێک دۆستبەنی ئاسایشی لایەنێک دێ پەلبەست دەکە و دەدگیرێتی باشە کۆ معلوماتان لۆ معلوماتی 200-300 چەکداری داعشی نییە کە لە بەرچاوی هەموو دنیاوە تیاری تەعالیفی دەولی و هاوپەیمانان لیان دەدەن و دیان کوژن لێ سنووری ئێمە سنووری ناوچە کێشە لەسەرەکان کێشەکانمان سیاسین و ئەمە هەری وەکو هەرێمی کوردستان باجی ئەو سیاسە ئەو خەمساردێشماندایە خەڵکەت و ئەگەر لێشتی ناشارمەوە ئێستا بەرەو هەڵبژاردنێکی تر دەڕۆین هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەو حیزبانە هەر حیزبێک لە سنووری ئێمە بێوێ دەنگ زۆر بینی بە وعد و بەڵێن نییە
بێتە سەر شاشە تەلەڤیزیۆن برێ من بەهارتان لۆ دەین مەچۆکان و کوردستانتان لۆ دەکەم بە باشت و دوبەی و نازانم چێن دەرێ و دەستە خوشتی فەڕەنسا و چێوسی ئەوانە دەبی بێی خزمەت بکەیت دەبی بێ ئەمنیەتی خەڵک پارێزی دەبی بێ گوندەکان ئاوادان بکەوێت دەبی بێ پەرلەمانتارەکانت قیادەکانت دەبی بێن پەرۆشی ئەو خەڵکە بن خزمەتی ئەو خەڵکە بکەن لۆ ئەوەی خەڵکیش دەنگت پێ بدەن. ئێمە ئەو پرسیارانیان و داخوازێنی کردیتمان یەک لە داواکاریەکانمان ئەوانە بوومە وەکو خەڵکی ناوچەکە یان وەکو فەرماندەی خۆبەخش یان دەتوان بڕێم وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرۆشی خەڵکی ناوچەکە داوامان کرد گوتمان هەر هێزێک لە شوێنێکە کە نەیتوانی ئەمنیەتی سنوورەکە پارێزی دەبێت و بیگۆڕی و قانونی عسکەری هەموو دنیاە قانونی جێیشی عێراقی قانونی پێشمەرگێت و هێزێک دەیە تۆ هێزێک لە شوێنەکە ناتوانانی شوێنەکە نەک شوێنەکە خۆشی پارێزی دەبێت و هێزە بگۆڕی. ئێمە لێتی ناشارمەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە هێزی تێکەلەمان هەن لەگە برایانی پارتی سەر بە وەزارەتی پێشمەرگن یەکەی هەفتاهەشتا لە خانەقین ڕابەتێکەری بە یەکەوە دیفاع لە هەرێمی کوردستان دەکەین لە سنوورەکان دەکەین تا دەکاتە منتقەی زاخۆ بەڵام تەنها و تەنیا لەسەر شاقی قەرەچووق هێزی یەکەی هەشتای تێدایە و هەم جێگەی گومانە هەمیش ڕخنەمان هەیە گۆڕانکاری بۆ هێزانە بکرێت چی تێدا هەموو برایەکین هەموو کوردین ینی داعشەکان لیان زۆر دوورنی نەبزین هۆکارەکانیان بێن ڕوونکردنەوەمان بدەن برێن هۆکار ئەوەیە ئەمە لەبەر ئەو هۆکارانە خۆمە ئەم ئێستا قسانەی دیکەم قسەی شخصی خۆم قسەی خەڵکی ناوچەکەی دەبی هەموو وەزارەتی پێشمەرگیان هەوو هێزی لەسەر شاقی قەرەچووق پێمان برێکا کە هۆکارەکە و یەکەمە تەقەمانە چەکداری داعش نەکردیا یان چێ لە گۆڕ ینی ئێستا مۆدی ئەوە نمایەت و ئێستا دەبین ڕووداوە ڕوودەدا ئێستا تو لە حیزبەکەت یان شاشەی تەلەڤیزیۆنەکە نەزان زیاد لە فەیسبوک خەڵک شت دەنووسی ئێمە هەفتا پێنج گوندین لەو منتیقی هەموو گوندی قەرەباغ ئێستا گوندەکانمان چۆل کراوە چەند ناحیە و قەزایەکین هەموو لەبەر چاومانەکە و هێزە لەسەر شاقی قەرەچووق چەکدارانی داعشی لە خوارەوەن و جێژ لە ڕخنەکانمان ناگرن جێ لە پێشنیارەکانمان ناگرن نەک جێ ڕناگرن هەندێک جار من معلوماتم هەیە بە پێچەوانەش ڕخنەوە پێشنیارەکانیمان ئاڕاستی سەر خۆیان کردی گوایە ئێمە خوا نەخواستا ویستمانە ئاژاویانی لە سەمافی خۆشمان لەسەر ئەوەی کە دیفاع لە سنوورە دەکەین بەڕاستی لە ڕووی نەتەوایەتیەوە هەرێمی کوردستان و بە تایبەتی حیزبە بەڕێزەکان و پەرلەمانی کوردستان زۆر قەرداری سنووری ئەمە چونکە دەوڵەتداری هەر ئەوە نیە ئەتو باسی موسە بکەی باسی پۆست بکەی باسی کورسەکەی دەوڵەتداری مانای ئەوەی پێش هەموو شتێک ئەتو سنوورەکانی خۆت بەپارێزی احتفاظ بە نەتەوەکەی خۆت بکەی بە گەلەکەی خۆت بکەیت ئەو هەموو دایک و خوشک و کەسوکاری من و تۆ ئەو مەسئولانە لە قەرات شەوان دەکەونە ژێر مەترسی ڕەحمەتی چەکدارانی داعش دایم ئاژاوامان هەیە دایم سەرڕای ئەو هەموو کێشەیەش بەداخەوە لە 2 ساڵی ڕابردوو ئێستا بارانیش ناباری تووشی کێشەی نەهاتیش بووینە دەبی وەزارەتی زراعە دەبی حکوومەت بەعام یعنی خەمخۆر بن یعنی بەداخەوە و دوو کابینە بەڕێ بکەین بە هیچ جۆرەك ئەمە نەماندیت حکوومەتیان پەرلەمان پەرۆشی سنوورەکەمان ئێستامان نازانم لە پرسیارەکەدا هێمە وەکو مەڵبەندی بیستی قەرەچووق لەگەر جەنابی کاک حاکم سابیرۆوانە بەرنامەمان وایە چەندین پرۆژە بین سەردانی حکوومەت بکەین کە حکوومەتەکە بە خۆمان زانی سەردانی پەرلەمان بکەین و داوایان لێ بکەین بین بە پیل خەڵکی ناوچەکەەوە بێنەمە خۆشبەختانە وزارە لە هەڵبژاردننوی پەرلەمانی عێراقیش کورد یەک تاقە کورسی لێوێندەرینە کورسیەکەشی ئێمە بوو ئەگەر بێت و ئێمە سەرژمێری مەترسیەکانی چەکداران داعش بکەنەوە بە قەڵەم دەبی بنووسین یەکەم مەترسی لەسەر گیانی هەموو هاوڵاتیەکەوانە ڕێکخراوی تیرۆریستی نەگەر خەڵک سەرانیان نەداتێ نانیان نەداتێ ئاویان نەداتێ خەڵک دەکوێن خەڵک قەتڵان دەکەنەوە چەکداری داعش ئێستا لە مندارێک پرسیار بکە برێ پیشەی چەکدارانی داعش کوشتن و بڕینەوەیە لەلایەکی دیکە بۆم دادەنێن و لەسەر ڕێی تەنەکتەر و دەڕاستە و تەنەکتەر وانەوانی کە سەرانیان نادەنێ لە ڕوە نەتەوایەتیەکەی یعنی ئەوە زۆر گرینگە من ئێستا پێم خۆشە داوا لە هەموو بینەرانیان بیستەرانی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم هەرچی خۆی بە کورد دەزانی لە هەموو دنیا بەهانای سنوورەکەمانە بین لە ڕووی نەتەوایەتیەوە ئێمە لە ڕووی خاکەوە زەرەر دەکەین چەکدارانی داعش بە ئارەزوی خۆیان گوندەکانی کوردنشین دەترسێنن دەتۆقێنن دەردەپەڕێن ئەو گوندانەوە چۆل دەبن کەسێک نەبی دیفاع لەو مەنتیقانە بکە حکوومەت بە جواب نیە پەرلەمان بە جواب نیە ڕۆژنامەنووس بە جواب نیە ئەوە لە ڕووی نەتەوایەتی کە باسی زەرەر کرد ئەوەش یەک لە زەرەرە هەرە گەورەکانەوە لە مێژوش ئێمە زەرێر لێ دەکەن زەرێکی دیکە لە ڕووی مادیەوە ناوچەی مەخمور با برین بە قەزا و ناحیەکانیەوە بە ناحیەی با قرت قەراز دەکا گوێر دیبەگا منتیقەی سەرگەڕانەوە بە گەنموجوویەکی زۆر ینی بەناوبانگترین منتیقەی لە مەسەلەی داهاتی دانەوەڵی گەنموجوو ئەمە لە ڕووی داهاتیەوە زۆر زەرمەند بووینە زۆر زەرمان کردیە یانەوە مەسەلەی ئاژەڵداری شاقی قەرەچووق شوێنێکی زۆر بە پیت و بەرەکەتە ینی بەڕاستی ئەوەی ئێستا ئیستیفادە لە شاقی قەرەچووق بکە دوو سوودی یەکەشان کارگەی چەمەنتۆیە کە سەر بە ئیلایەنێکی سیاسی خەڵکی منتیقە ئەمەلی مستەفید نینە کارگەی چەمەنتۆ بە ئارەزووی خۆیان سەدان کرێکار و مهندسیدا ئیش دەکاتن و لۆ خۆیان حیمایەی خۆیان و ئیش خۆیان بە سەرکەوتوی دەکەن و چەندین بیرە نەفتی لێ بیرە نەفتەکانیش حیمایەی خۆیان حیمایان دەکرێت بەڵام بەداخەوە کە دەنێن بەداخەوە من چکۆ بن زەرەری خۆما و ئەو بەداخەوەیە ئەو زە دەشبینی سەرڕای ئەوەی ئەو هێزانەی هەرێمی کوردستان پاسەوانی کارگەی چەمەنتۆیەکە دەکەن
دەستیان خۆشبی پاسەوانی بیرە نفتەکان دەکەن لەوەش دەستیان خۆشبی بەڵام ناکرێت ئەتو پاسەوانی خوشک و برا و جوتیارەکان و خەڵکی ناوچەکە نەکەی لەبەر بابەتێکی سیاسی خەڵکی ناوچەکە بیکەیە سوتەمەنی سیاسەتێکی ناشرینی خۆ خەڵکی ناوچەکە بە چاوی خۆی چەکدارانی داعش لە شاخی قەرەچوو دەبینی و جەنابتان هاتوون مەیدانی سەردانی منتیقەتان کردێ بە خۆمان پێمان گوتنا ئەو پێنج چەکداری داعش ئەو سێ چەکداری داعش خەڵک هەموو دیان بینی یا تەکنۆلۆژیای ئێستای پێشمەرگا ئەوانە بینی مقڕەکانیان 200-300 بابری 400 مترە یعنی ناکرێ برین نەماندیتێ ناتوان برین نەماندی تشتیوانی لە گۆڕێ چونکە تەکنۆلۆژیای ئێستا ئەو هێزانەی ئەو چەکانەی کە لە تەعالیفی دەوری وەردەگیری ئەو دوربینە پێشکەوتوانە لە دووری 4-5 کیلۆمەتر نیشان دەپێشی دوربینی هەراریان هەیە لە 5 کیلۆمەتر خەڵک دەبینی یخۆمە باسمان کرد شاخی قەرەچوو 800 متر برندا برای بەڕێز 800 متر پێنزی لێبی و خەڵکی لێبی برین نەمدیتیە ینی من هەر حەزم لەو پرسیارە نیە لەو پرسیاری ناوێتن خەڵکی ناوچەکە دەبینن تەعالیفی دەولی دەبینی بەخۆیان دەبینین ئێمە دەبینن جەنابیشت دەبینی کەلیان نادەن پێم خۆشە ڕۆژێک لە ڕۆژان بەڕێستان سەردانی سەرپەرشتیاری یەکەی هەشتا سەردانی پەرلەمانی کوردستان سەردانی جەنابی وەزیری پێشمەرگا پێم خۆشە لە ڕێی کەناڵەکەی ئەو پرسیارانەی دەکرێت ئێستا من ئەرچی سەرشانمە وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو فەرماندەیەکی خۆبەخش دەنگ و باسی مەنتیقە بەجەنابتان بەزە من ناتوانم لەسەر لە باتی وەزیری پێشمەرگیان لە باتی سەرۆکی پەرلەمانیان لە باتی ئەو هێزە لێوێندرن بەڵام ئەمنوانە دەبینم تۆ دەتوانانی پرسیارێن لێ بکەی برێمە پرسیارمە لە خەڵکی ناوچەکە کردیا یان بە هەواڵغازی کردێکا و شتانە وایە بابێن ڕوونکردنەوە بدەن ئەگەر گوتیانوانی ئەو کاتێ مەدەین ڕوبەڕوودا دەنیشین و دایان بەڵگەشتان نیشان سەدان بەڵگە و نیشان دەدەین کە چەکدارانی داعشکوو بە وەشی بەرزەکی بانان لە شاخی قەرەچوو سەنگەریان لەو خەڵکە گرتیە و کەسیش بەهانامانەوە نایە وەزارەتی پێشمەرگا من لە چاپێکەوتنەکانی دیکەلێتی ناشارمەوە کاک شۆڕژەم زۆر سپاسی دەکەم بەڕاستی ڕەخنەکانی ئێمەی قبول بوو من تەوەقعم دەکرد نیگەران بیچکەم زۆر بەتوندی ڕەخنەم گوت و ڕەفیقی خۆشمانەوە پیاوەکی ئەمن قسەم لەسەر ڕابردوونی چکە پیاوەکی شۆڕژجارڕە پێشمەرگی کۆنێک لە سەرکردە هەر ئازا خۆشەویستەکان بووە بەڵام لە وەزارەتی پێشمەرگە کە وەزیری پێشمەرگی ڕەخنەمان لێگرت گوتمان جەناب وەزیری پێمان خۆشە تااقەت و دەسەڵاتەکانی خۆت بەسەر هەموو هێزەکانی پێشمەرگەت ئەو باسی ناوی ینی هەمچینان دەگوردەکاری باز نەکرێت بەڵام بە خۆش دەزانی ئێستا ئەو تێکەربوونەوەی ئەو کێشەی بینی یەکە هەتا یەکەی هەشتا ئەفتا بە فعلی بەکردەوە ئەمن حەقم ئیعلام نیە خەڵک دێوەمە یەک دەگرینەوە و نازانم هاوپەیمانان چاودێریمان دەکوان خەڵک بەهاردێن تچەکان بەڕاستی جەنابی وەزیری پێشمەرگە کەمتر خەم نەبوو لەو بابەتە بەڵام چینە هەندێک هێز ولایەن هەبن هەندێک ئەحزاب هەبن لێ هەیە نەتوانی کاریگەری ئەو تۆی لەسەریان نەبیان نەتوانی هێزەکانیان لابدەی سادەتم چینە لە مەسەلە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەگەر ئەو هێزەی سەر شاخ قەرەچوو هێزی یەکێتی بوونایە ئەمە بە خۆمان دەچینە گەلیان بە تێکەری ئەو هێزە خۆبەخششم دەبرد و خەڵکی منتیقەشم دەبرد و چاوساغیشمان دەکردن و داعشەکانیشمان لە شاخ قەرەچوو دەردەپەڕان بەڵام کە برادرانی یەکەی هەشتا ئەوە ناکەن ئەمە ناتوانم چینە ئیحراز بن و زۆر زاری لە یەک دوو شوێنە من بە بەرژێ کەتێکە نیگەرانیش بووین من ناتوانم من زیاتوان جواب بدەم بەڵام ڕەخنەیان لێ دەگرم لۆ چکەمە لە حکوومەت شەریکین لە کوردین و ڕەفیق خۆمانەوە پێشمەرگانی سەر شاخ قەرەچوو خیلەتی ناشەمەوە خەڵکی زۆر قارەمان و تێکەوشەری تێدا بەڵام ئەمریان پێکرایە ئەمریان لۆ نهاتێ لە چەکدارانی داعش نادەن ئەمن پێم خۆشە ئەمن ئەو وەڵامە لە ئەتوش بە دووادا چون بکەین گوت بە تای نەک جەنابەت هەرچی کەناڵی ڕاگەیاندن هەرچی خەڵکی نیشتیمان پەروەر و دڵسۆزی کوردایەتێ با پرسیارین لێ بکاتن هۆکارەکانمان لۆ ڕۆنکەنەوە وەسیتکە بەداخەوە گوناحە کارەساتە و لە مێژوو زۆر خراپ لەسەرمان دەنووسێتەوە ئەتوو خەڵکی ئەو گوندانی قەراج کە ئەمن هەموو کات باز دەکەم سەنگەری پێشەوەی کوردایەتی بووە سەنگەری پێشەوەی کوردایەتی بووە لۆ هەموو سینی توێژەکان بە تایبەتی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان 400 شەهیدی سەنگەرمان هەموو خەڵکی فەرماندەماندا هەتا بەعز ڕووخا لەو سنوورە داوە و ئێستا کەمپی شەهید ڕۆستەم جوودی لەوێندرێ خۆیان لێ وەکو خەڵکی ناوچەکە لەوێندرێ دەژینیانی ئەو ناوچەیەکی کوردستانیە من سوپاسی لە دەمەوێت لە ڕێگەی جەنابی پیشان سوپاسی برا عەرەبەکان دەکەم لە سنووری خۆمان کە کێشەمان لە مەنتیقەی قەراردەگەریان نییە لە مەنتیقەی کەرکووک هەندێک کێشەی سیاسی دروستکرایە ئێستا چارەسەر نەکرای بەڵام لە لای ئێمە کێشەکان هەمووی خۆمانین هەمووی پەرلەمان و حکوومەت یاریمی کوردستانە کەمتر خەمە لەبەرەوەی بەوت کە نادە سەردانی منتیقەیان نەکرد کە نەچوون سەردانی بەغدایان نەکرد کە لە دوو کەناڵی ڕاگەیاندن نەهاتە ڕوونکردنەوەیان لەدا کار چاوپۆشیان کرد هەجیان لێ نەگرتین دیارە شتێک لە پشت پەردە هەیە کورد بەعام مەترسی لەسرە ئەوە نایشارینەوە تو بڕۆ تەمەشای ئەو ئاوارانەی بەلا رووسیا بکە ئەو خەڵکی کە هەراتوە ڕای کردووە لە دەست ئەو بارودۆخە ناخۆشە و تەمەشای سەر حدودی تورکیا بکە کە نزیکەی 50 تا 55
ڕێبیەی گەورە ینی هێزی زۆریان هیناوەتە ناو خاچ کوردستان کەس ناتوانێت دەنگ بکە لەولایە لەسەر سنووری ئێران هەندێک جار گیر و گرفت و کێشەمان و دروست دەبی لێش تۆ باران دەکرین لەلایەکی دیکە لە سەر حدودی حکوومەت عێراق ڕاستی ئێمە سەر لە چوارچێوەی یاسا و دەستور سەر بە حکوومەت عێراق زۆر جار هێزەکانی سوپای عێراق قوت دێنە پێش و دەگەڕێنەوە و دەکشێنەوە ئەو لعبەیە دەکەن بەڕاستی هەموو کورد خەتەری لەسرە هەموو کورد خەتەری لەسەر و بە تایبەتی ناوسەر کێشە لەسەرەکان و بە تایبەتتر کەمپی شەهید ڕۆستەم جوودی بەڵێ دەبی ئەوانە لە خۆیان هەوڵ بدەن لە ڕێگەی UN لە ڕێگەی حکوومەت عێراق لە ڕێگەی حکوومەت هەرێمی کوردستان دەبی چونکە ئەوانە هێزی چەکداریانی ناتوانن دیفاع لە خۆیان بکەنەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەڕێسان ئاگادارنەوە خەڵکیش دەزانی چەند جار تەیارەی تورکی لە قوڵای 200 کیلۆمەتر دێ لە ناو قوڵای خاچی کوردستان دێتەوە بارانی کەمپی شەهید ڕۆستەم جوودی دەکە و هیچ کەسێک تەنها بزانم لە هەردوو تۆبارانەکە یەکێتی نیشتمانی کوردستان ناڕزایی دەربڕی و هەواڵانی پەکەکە ناڕزایان دەربڕ چەند خۆپیشاندانێکیان کرد و چەند وڵاتێکیش ناڕزایان دەربڕ بەڵام ئەوە دەبی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان قسە بکە لە ڕێک لەگەر بە تەعالوف لەگەر حکوومەتی بەغدا چکەمە باسی یاسا دەکەین باسی دەستور دەکەین دەبی پارێزگاری بکەن بەڵێ کەمپی شەهید ڕۆستەم جوودی هەموو کات خەتەری لەسەرە و مەترسیشان هەیە دەبی بەڕاستی بە ئاگا بن وشیار بن دیفاع لە دانیشتوانی سڤیلی ئەو سنوودە بکە سنووری ناوسە کێشە لەسەرەکان قەزیەکی گەورەیە کێشەیەکی گەورەیە هەوڵ بدەن بە نووسین بە قسە بە کۆبوونەوە ئەمە ئێستا بە شەڕ بە هەرچێک بی دیفاع لە سنوورانە بکەن چونکە سنووری ناوسە کێشە لەسەرەکان سنووری کوردستانە و سنووری هەمومانە و دوایە هەولێریش زەرەر دەکات سلێمانیش زەرەر دەکات قەندیلیش زەرەر دەکات هەموو شوێنەکان زەرەر دەکەن دووبارە سپاسان دەکەم